لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە پرۆژەی تاجی شکۆ باڵاپۆشبوونی 1000 کچی تازە پێگەیشتووی ڕاگەیاند و لە مەراسیمێکدا تاجی شکۆیان خرایە سەر. کچانی تازە باڵاپۆش دەڵێن ئەوان بە هاوکاری دایک و باوک و کەسوکاریان و بە هاوکاری ڕێکخراوی خوشکان لقی سلێمانی بڕیارەکەیان داوە. خوشکانی ئازیزم، ئەوانەی کە سپون و لەچکەکەتان نەکردووە کات ماوە و بڕۆن بیکەن بە خوددا قژە جوانەکەت و جسمە جوانەکەت لای خوددا لە قیامەت شکاتت لێ ئەکات. ئەڵێت کە تۆ بەکارت هێناوە بۆ نەزەڕی گەنجەکان، هێشتا کات ماوە و بڕۆ باڵاپۆش بۆ ئەوەی کەوا بە هەر گەڕێکێکدا ڕۆشتی ئەگەر هەزارەهان گەنج لە بازاڕەکاندا چەندەها گەنج تۆیان بینیم ئەوان نەزەر ناکەن و خێریش بۆ تۆ ئەنووسرێت. ئەمزانی کە ڕێگە ڕاستەکەیە، یعنی زۆر کەس ئەڵێن بۆ نمونە ئەڵێن واجب نییە، هەنێک ئەڵێن هەر نییە لە ئیسلاما نیقاب نییە یان ئەڵێن سونەتە. بەس من زۆر بە دوایە گەڕاوم، گەشتم بەوەی کە بۆ قەناعەتەی کە ئیتر ئەمە ڕاستەکەی واجبە بۆیە. من ئەم زستانە بوو کە بووم بە نیقاب، بەڵام هەر کەسێک پێم بڵێ گەرماڵم ئاگری جەهەنەم گەرمترە. تا حیجاب نەپۆشی نازانین چ هەستێک وەیە، زۆر ئارامیە میسە وا هەستەکەی کە خۆی گەورە ئاگادارتە، یعنی کە حیجاب بکردی لە هیچ شتێ ناترسی، کە چیتە دەرەوە ناترسی. یعنی من ئەو هەستەی کە ئێستا هەمە پێشتر کە حیجاب نەبوو ئەچوومە دەرەوە، ئێستا یعنی بە هیچ جۆرە ناترسم، چونکە زانم خۆی گەورە پشتیوانمە کە حیجابەکەم کرد، من بە قسەی خۆی گەورەم کرد ئەزانم کە ئەیش یارمەتی دەرمە، هەمیشە منە پارێزە یارمەتی هی هەموو نەگەری منی هەموو خوشکە باڵاپۆشەکان. تازە باڵاپۆشەکان دەڵێن ئەوان لە دڵەوە بە یەقینەوە بڕیارەکەیان داوە. ڕێکخراوی خوشکان و سەرپەرشتیارانی مەراسیمەکە دەڵێن ئەوەی گرینگە قۆناغی دوای ئەوەیە پەروەردەکردنی ئەو تازە باڵاپۆشانە بەردەوامی دەبێت و ئەوەی پێویست بێت بۆ پەروەردەکردنیان ئەنجامی دەدەن. لێرەوە بەڵێن بەو گوڵە جوانانە و بە خانەوادەکانیانە دەین ئێمە لە خزمەتیانە ئەبین بۆ پەروەردەکردنیان و پێگەیاندنیان لەسەر ئەو ڕێبازەی کە هەڵیان بژاردووە و ڕێگەی ڕاستەقینەی ژین و ژینکردنیان ئینشاڵڵا پیشانە دەین و هەوڵ ئەدەین قوتابخانەکەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان پێیان بگەێنێت بەهرە بەتواناکانیان بدات و ڕێگەی ڕاستی ژین سازی و ژیانکردنیان پێ پیشان بدات. ئێمە وەکو لقی سلێمانی زۆر بە پێویستمانزانی بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە هەستین چۆن ئەڵێ بە ڕێزلێنانێک بۆ ئوکچە تازە باڵاپۆشانەی کەوا باڵاپۆش بوون، هەم بەوەی کەوا وەک دەستخۆشیەک و بۆ بەردەوام بوونیان لەسەر ئەو تاجی کە لەسەریان ناوە بەردەوام بن و ئەو تاجەمان پێبەخشیتن، دەستخۆشیان لێکم و دەستخۆشیش لە ئێواکەم. کچانی تازە باڵاپۆش بەرهەمی پەروەردەیەکی دروستی ڕێکخراوی خوشکانن. ئەوان دڵخۆشن بە بڕیاری باڵاپۆشیان، هیچ کاتێکیش پەشیمان نین لە بڕیارەکەیان کە دەڵێن بڕیارە دروستەکە ئەوەیە و سوپاسی خودا و دایک و باوکیان دەکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.